کاردۆدەوە لەم بابەتەدا لەم ڤیدیۆدا باسی تەواوەتی بەرنامەی ئەدۆب فۆتۆشۆپتان بۆ ئەوکەم. وەک هەمومان دەزانین بەرنامەی ئەدۆب فۆتۆشۆپ یەکێکە لە بەرنامە بەناوبانگەکانی کۆمپانیای ئەدۆبی کە سەرکەوتنیەکی تەواوی لە هەموو جیهاندا بەدەستهێناوە و لە کاری ڕۆژانەمانە پێویستمانە بێت. من لێرەدا ڕوونکردنەوەی تەواو دەم کە ئەم بەرنامەیە کێ سەپۆرتی ئەکات، کەی دروست بووە، لەلایەن کێوە دروست کراوە، لە کێوە سەرچاوی گرتووە. لەگەڵم بن. فۆتۆشۆپ سۆفتوێرێکی کۆمپیوتەرە تایبەتە بە چێکردن یان دەستکاریکردنی وێنە، یەکێکە لە بەرهەمە سەرکەوتوەکانی کۆمپانیای ئەدۆب. وەشانەکانی فۆتۆشۆپ لە ساڵی 2003ەوە بەردەوامن لە دەرچوون کە دووهەمین وەشان لە ساڵی 2016 دەرچوون بەنێوی ئەدۆب فۆتۆشۆپ CC 2016. پەرگەی فۆتۆشۆپ واتە فایلی فۆتۆشۆپ ناسراوە بە PSD کە بەهۆی ئەم جۆرە فایلەوە یاخود ئەم پەرگەیەوە بەکارهێنەری سۆفتوێرەکە یاخود بەکارهێنەری بەرنامەکە دەتوانێت دووبارە چاکسازی لە وێنەکەی بکاتەوانێ و بێ ئەوەی وێنەکە تێک بچێت. سۆفتوێرەکە پاڵپشتی هەردوو سیستمی کارپێکەری ویندۆزی مایکرۆسۆفت و ماک ئۆئێسی ئەپڵ دەکات. ناسراوترین بەرنامە لە بەرهەمەکانی کۆمپانیای ئەدۆب لە ساڵی 1998 بەرهەمهێنراوە لەلایەن دوو پرۆگرامەرەوە کە برابوون بە ناوەکانی جۆن و تۆماس. بەڵام دوای ئەوەی لەگەڵ کۆمپانیای ئەدۆبدا کەوتنە ڕێکەوتنێک توانرا دەرچووی فۆتۆشۆپ 1.0 لەسەر کۆمپیوتەری ماکنتۆش جێگیر بکەن لە ساڵی 1990دا. پاشگیری فایلەکانی فۆتۆشۆپ واتە PSD کورتکراوەیە کە بۆ فۆتۆشۆپ دۆکۆمنت. لەم جۆرە فایلەدا بە تەواوی گۆڕانکاریەکان پارێزراو دەبن و بەرنامەکە بە ئاسانی مامەڵە لەگەڵ ئەم جۆرە پاشگیرەدا دەکات. کاتێک لە چەندین لایەری جیاواز پێک هاتبێت. ئەم بەرنامە لە ساڵی 1992دا بۆ سیستمی مایکرۆسۆفت بەرهەم هێنرا واتە بنیادرا. لەو ڕێکەوتەوە تا ئێستا بەردەوام لە کاردایە. ئەمەش چەند کارێک کە بە بەرنامەی ئەدۆب فۆتۆشۆپ کراوە، یعنی زۆر ئەستەمە لێکیان جیا بکەیتەوە لەگەڵ واقعیە کە لەلایەن کڕۆپ و لاستوڵ و هەنێک توڵ و ئامرازی تایبەتەوە لەناو فۆتۆشۆپا کراون. فەرموو بینەری بن. وەشانەکانی فۆتۆشۆپ واتە ڤێرژنەکانی. ڤێرژنەکانی فۆتۆشۆپ بەم شێوازە دائەڕەژێ واتە ئەم بەناوبانگترین ڤێرژنەکانێتی. یەکەم ئەدۆب فۆتۆشۆپ CS1، ئەدۆب فۆتۆشۆپ CS2، ئەدۆب فۆتۆشۆپ CS3، ئەدۆب فۆتۆشۆپ CS4، ئەدۆب فۆتۆشۆپ CS5، ئەدۆب فۆتۆشۆپ CS6 و بەم دوایانەش نێترینیان کە لە ساڵی 2014 بەرهەمهێنراوە ئەدۆب فۆتۆشۆپ CC و بە دوایە ئەدۆب فۆتۆشۆپ 2014 CC بەرهەمهێنراوە، بە دوایە ئەدۆب فۆتۆشۆپ CC 2015، ئەدۆب فۆتۆشۆپ CC 2016 و بڕیارە ئەدۆب فۆتۆشۆپ CC 2017 بەرهەمهێنرێ بە جیاوازیەکی تەواو لەسەر لایئاوتەکان و شێوازەکەی. دەرچووەکان ماوەی گەشەکردن و تایبەتمەندیەکانی فۆتۆشۆپ. تا ساڵی 1998 بەرنامەیەک نەبوو بتوانرێت کار لەوێندا بکات، بەڵام تۆماس کە خەریکی پرۆژەیەک بوو بۆ ئیمێج پرۆسیسینگ
توانی دەرچوویەک بۆ گۆڕانکاریکردن لێوێنەدا بە شێوەیەکی تاقیکاری بەرهەم بهێنێت. ڕۆژەکەی نا ئیمێج پرۆ، بەڵام کاتێک بڵاوی کردەوە بە ناوی دیسپلەی بەرهەمەکەی ناساند. لە ساڵی 1970دا دووبارە ئەم بەرنامەیە کە بە مەبەستی کارکردن لە وێنەی دیجیتاڵدا بەرهەمیان هێنابوو کەوتنەوە گۆڕانکاری و داڕشتنەوەی کۆدەکان. دواتر لە هەمان ساڵداوە بە شێوەیەکی بازرگانی و بەسەربەخۆ لە ڕێگای کۆمپانیایەک بە ناوی بارنیسکان XP 200 دەرچووی لە بەرنامەکە بڵاو کردەوە بە ناوی فۆتۆشۆپ و بێگومان هەر ئەمەش ئەو ناوەیە کە ئێستا هەیەی. هاوپێچ لەگەڵ بەرنامەکەشدا لە شێوەی ڕێبەرێکدا لایەنە گرنگەکانی بەرنامەکە و فێرکاریەکی سەرەتایی دانرابوو تا بەکارهێنەر بتوانێت بە بەرنامەکە ئاشنا بێت و بتوانێت کاری تێدا بکات. کاتێک کۆمپانیای ئەدۆب پەیوەندی بەم دوو پرۆگرامەرەوە کرد، واتە جۆن و تۆماس، بە مەبەستی وەرگرتنی مافی بڵاوکردنەوەی، ئەوانیش ڕازی بوون لەسەر گرێبەستەکە و بوون بە بەشێک لە کۆمپانیای ئەدۆب. دروست لە کۆتایی ساڵی 1970دا و کاتێک مەمان بەسەر دەرچوون یەکەم ڤێرژنی فۆتۆشۆپدا تێپەڕی بوو کە ناونرابوو ئەدۆب فۆتۆشۆپ 0.8 دەرچوویەکی نوێ لەژێر مەرج و ڕاستپارتەکانی کۆمپانیای ئەدۆبدا بە ناوی ئەدۆب فۆتۆشۆپ 1.0 بڵاوکرایەوە. لە ساڵی 1990دا ئیتر لەم ڤێرژنەوە بە تەواوی بەرنامەکە لەلایەن کۆمپانیای ئەدۆب بۆ سەرپەرشتی کرا و هەردوو پرۆگرامەر جۆن و تۆماس بەردەوام کەسی نوێیان دێنە ناو ستاپەکەەوە هەتا براوەی زیاتر بدەن و بەتوانای بەرنامەکە. لە ساڵی 1990دا ئەدۆبی فۆتۆشۆپ 2.0 بڵاوکرایەوە. ئەم دەرچووە تەنها لەسەر کۆمپیوتەری ماگنتۆش بەکاردەخرا و چەندین ئامرازی نایاب و بۆ تووڵەکانی دەستەچەپی بەرنامەکە زیاد کراوە. ئەم ئامرازانش بەهۆی پێنووسێکەوە کە بۆ بەرنامەکە زیاد کرابوو بەکاردێنرا. سەرباری ئەوە بەرنامەکە بە شێوەیەک ڕێکخراوە کە بەهۆی ڕووکارێکی وێنەیەوە دادەمەزرێنرێت و ڕێنمایی تایبەت بە بەکارهێنەرانی بەرنامەکەشی هاوپێچ کراوە لەگەڵیدا. واتە فێرکاریەکەیە لەگەڵ CD بەرنامەکە یاخود خەڵی بەرنامەکە. لەم دەرچووەوە توانرا پشتیوانی CMYK کەڵۆر بەدی بهێنرێت. مەبەست لەم چواروشێش ئەو چوار ڕەنگە سەرەکیە کە پرنتەرە ڕەنگە و ڕەنگە سەرەتایەکان پشتیانیان پێدەبەستن. وە لە ساڵی 1992دا ئەدۆبی فۆتۆشۆپ 2.5 بڵاوکرایەوە. بۆ یەکەم جار لەم دەرچووەوە کۆمپانیای ئەدۆب پشتیوانی سیستمی ویندۆزی کرد و توانرا هاوشێوەی کۆمپیوتەری ماگنتۆش لەسەر کۆمپیوتەری کەسی کە سیستمی مایکرۆسۆفتی ویندۆزی لەسەر بوو لەگەڵ سیستمی IRIX کە لەسەر بنەمای کۆدەکانی یونیکس سیستم کە لەلایەن کۆمپانی سیلیکۆن گرافیک بەرهەمێنرابوو تا بمەزرێنرێت. لەم دەرچووەشدا چکە لە چارەسەرکردنی کێشەکانی دەرچووەکەی پێشوو چەند دوو تایبەتمەندی بۆ زیاد کرەوە. ئەوانیش: یەک، پشتیوانی لیستە ڕەنگی بیت 16 دەکراواتە کوالەتی وێنەکان دوو هێندەی پێشووتر ڕوونتر دەکرایە و تێیدا. دوو، تەکنیکی دامەزراندنی بەرنامەکە لە ڕێگای CD ڕوومەوە بەردەستخرا. وە لە ساڵی 1994دا ئەدۆبی فۆتۆشۆپ 3.0 بڵاوکرایەوە کە لە سەردەدا تەنها پشتیوانی کۆمپیوتەری ماگنتۆشی کرد، بەڵام ماس ماگنیک کە لە دەرچوونی ڤێرژنێکی تایبەتی بە ویندۆزیش بڵاو کردەوە. گرنگترین داهێنان کە تێداکرا دەستبەرکردنی چینەکان بوو لایەرەکان هەتا بتوانرێت وێنەکان لەسەر یەکتر دابنرێن و تێکەڵ بە یەکتر بکرێن. وە لە ساڵی 1996دا ئەدۆبی فۆتۆشۆپ 4.0 بڵاوکرایەوە. بۆ هەردوو سیستمی ماک و ویندۆز بەردەست بوو. گۆڕانکاری نوێ لە ڕێخستنی لایەرەکاندا کرابوو کە ئاسانتر بوو کارکردن لە چینەکانیدا. هاوکات تەکنیکی ئاکشن زیاد کرا بۆ گۆڕانکاریکردنی خراپە سەر وێنەکاندا. وە لە ساڵی 1990دا ئەدۆبی فۆتۆشۆپ 5.0 بڵاوکرایەوە. بە هەمان شێوەی دەرچووی پێشوو لەسەر هەردوو سیستمی ماک و ویندۆزدا دەمەزرێنرا پشتیوانی پاشگر گۆڕین بۆ وێنەکانی تێدا زیاد کراوەواتە ئێکستێنشن. وێنەکان بە ئاسانی مامەڵی پێوە دەکرا وەک گۆڕانکاریکردن تێدا دواتر لە کاتی پاراستنیشە دەتوانرا بگۆڕدرێت بە جۆرێکی تر. هەروەها گەڕانەوەی هەنگاوەکان تێدا زیاد کرا. بۆ نمونە ئەگەر کەسێک چەندین فەرمانی جێبەجێ کردبێت بەسەر وێنەیەکدا، ئەوە هەنگاو بە هەنگاو دەتوانێت بگەڕێتەوە بۆ سەردا. لە لای خۆمان کۆنتڕۆڵ زێ دەکەی بۆ ئەو کردارە لە بەرنامەی فۆتۆشۆپە، واتە ئەندۆیەکت بۆکە هەنگاوەکە ئێڕێنێتەوە دواوە. لە کاتێکدا لە دەرچووەکانی پێشوودا تەنها یەک هەنگاو دەگەڕێتەوە دواوە.
ڕەنگان لەم دەرچۆدا بە ئاسانی دەستی بەسەردا دەگیراوە چونکە کۆنتڕۆڵێکی تایبەت بە ڕەنگەکان دانرابوو لە بەرگرتنەوەی شوێنێک و دانانەوەی لە شوێنێکی تردا یەکی تر بوو لە تایبەتمەندیەکانی ئەم دەرچووە کە بە ئەمرازی ماگنتیک لایسن ناسراوە و لە ساڵی 1999دا ئەدۆب فۆتۆشۆپ 5.5 بڵاو کرایەوە بۆ ماک وینتۆز لێک کاتدا و لە دوای ئەم دەرچوو بەردەوام لێک کاتدا و بە هەمان تایبەتمەندیەوە بەرنامەکە بە هەردوو سیستمەکە بڵاو دەکرایەوە لەم دەرچووە بەدواوە تەنها پاڵپشتی ماکنتۆش و ویندۆزی دەکرد و پشتیوانی هیچ سیستمێکی تری نەکردووە تا ئێستا هەر لەم دەرچووە بۆ یەکەم جار پاشوی بەرنامەی ئیمێجڕیدی لەگەڵدا دانرا بۆ مامەڵەکردن لەگەڵ وێنەی جوڵاودا واتە وێنەیە کە بە فایلی جیف ناسراوە ئەم تەکنیکە زیاتر لەوێ بدا گرنگی پێدراوە واتە لە ماڵپەڕداڕشتنە گرنگی پێدەدرێت وێنەیەکی جوڵاودا دەنرێت بۆ ڕیکلام یاخود بۆ لۆگۆیەکی جوان و ڕێک و پێک بەرنامەکە لەم دەرچووەدا بە تەواوی یاریدەدەری وێب سازان بوو تا بتوانن وێنەکانی ناو ئەم بەرنامەیە پاش چاکسازیکردن تیدا تێکەڵ بە تێکستەکان بکەن بۆ ئەم کاراشمان بۆ ئەم کارش ئامرازێک دانرا بۆ پاراستن بە تایبەتمەندی وێنەکان بە ناوی Save for Web سەرباری زیادکردنی هۆکارێک بە ناوی ئێکستراکت بۆ دەرهێنانی پرۆژەکە بە تەکنیکی جیاواز و لە ساڵی 2000دا کە بە چەرخێکی زێڕنی ئەدۆب فۆتۆشۆپ ناسرابوو ئەدۆبی فۆتۆشۆپ 6.0 بڵاو کرایەوە جگە لە چارەسەرکردنی کێشەکانی دەرچووی پێشوو توانرا تایبەتمەندی بەسەر لایارەکاندا جێبەجێ بکرێت و فولتەر بۆ لایارەکان دابین بکرێت کۆمەڵە گۆڕانکاریش بکرێت لە تووڵەکەی لای ڕاستدا وەک توانای پێدان بە ئامرازەکان زیادکردنی توانای هەندێکیان هەروەها زیادکردنی ئامرازەکانی ئاڕاستەسازی ڤیکتۆر شێپس چەند شێوەیەکی جیاواز کە لەسەر وێنەکان زیاد دەکرێت بە مەبەستی جیاواز و لە ساڵی 2002 چەرخێکی زۆر زێڕین و زۆر پڕ لە ئینێرجی بۆ کۆمپانیای ئەدۆب فۆتۆشۆپ بوو لەم ساڵەدا واتە ساڵی 2002 ئەدۆبی فۆتۆشۆپ 7.0 بڵاو کرایەوە واتە فۆتۆشۆپی 7 کە بەلای خۆمان بە فۆتۆشۆپی چاوەکە ناسراوە ئەم دەرچووە سەرکەوتنێکی ئێجگار گەورەی بەدەستهێنا تەواو جێگیرە لە کاردا تووڵە کردارەکانی نێو بەرنامەکە بەڕادەیەک پێشکەوتوو بوو تا ئێستا شتێکی ئەوتوی بۆ زیاد نەکراوە تەواوی ئەو توانەی لە دەرچووەکانی پێشودا هەبوو لێرەدا چەندین بەرامبەر زیاد کراوە و خێراتر کراوە لە بەکارهێناندا پاشگرە فایلەکان تێدا تەواو پێشکەوتووە و تەواوی جۆرەکانی تێدا پاڵپشت کراوە سەرباری زیادکردنی ئامرازێک بە ناوی پڵۆگین کە چەندین تایبەتمەندی و توانێت زیاتر دەدات بە بەرنامەکە لە مامەڵەکردن لەگەڵ ویندۆز وێنەدا ببوون هەر لەم دەرچووە بۆ یەکەم جار کامێرا ڕاو پڵۆگینز خراایە کار و یاریدەدەرێکی ئەجگار باشی بەرنامەکە بوو لە ڕوونکردنەوە تاریککردن و زاڵکردنی ڕەنگێک بەسەر ڕەنگێکی دەردا تێکستنووسین لەم دەرچووەدا مامەڵەیەکی وێنەی لەگەڵدا دەکرێت و هەموو تایبەتمەندیەکانی وێنەی بەسەردا جێبەجێ دەکرێت وەک ڤیکتۆر وەکو ڤیکتۆرێک وایە ئامرازەکانی پڕین و شێوەی پڕینی بەشێک لە وێنەکان زیاد گرنگی پێدرا و ئاسانکاری زیاتری تێدا کرابوو لەم دەرچووە یەکەم پڵەگین بە ناوی کامێرا ڕاو زیاد کرا لە بەرنامەکەدا کە چەند کردارێکی تایبەتی بەسەر ڕەنگی وێنەکەدا دەهێنا واتە بە شێوەیەکی زیرەکانە مامەڵە لەگەڵ ڕەنگی وێنەکەدا دەکرا و لە ساڵی 2003دا ئەدۆب فۆتۆشۆپ CS 8.0 بڵاو کرایەوە ئەم دەرچوو هەرگیز بەراورد ناکرێت بەوانەی پێشخۆی ئەگەرچی ماوەی مانەوەی بەکارهێنان لەسەر ئەم دەرچووە کەم بوو بەهۆی نوێکاریەکانی دەرچووی پاش واتە ئەو گەرمەتازی کە بە دوای خۆیان هات ئێجگار بەتوانا بوو تەنانەت بەکارهێنان نەیتوانی بە تەواوی ئاشنای هەموو تایبەتمەندیەکانی بێت بەهۆی دەرچووەکەی پاش خۆی هەر چۆن بێت ئەو توانای لەم دەرچووەدا هەبوو بە تەواوی لە دەرچووەکانی پاش خۆیدا ڕەنگی دایەوە و تەواوی کەلەنەکانیشی چارەسەر کرا وە لە ساڵی 2023 و هەتا ئێستا گۆڕانکاریش ئەوتۆ لە بەرنامەکەدا نەکراوە بەڵام بە شێوەی دیزاین توڵی زیاتری بۆ هاتووە پڵەگینی زیاتر فلتەری زیاتر کۆمپانیا تایبەت هەیە بە دروستکردنی فیلتەر و ڤیکتۆر ئەکشنەکان واتە بەس گۆڕانکاری لە لای ئاوتەکانە کراوە و ئەمەش تەواوی بابەتەکەم بوو لەسەر فۆتۆشۆپ هیوادارم سووتان لێبینی بێ تا بابەتێکی درۆ ڕوونکردنەوەیەکی تر بەخوادان ئەسپێرم